ڕیفراندۆم و هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک ناوەڕۆکی کۆبوونەوەی شاندەکەی پارتی و یەکێتی بوو لەگەڵ بەرپرسانی بەغدا. فازڵ میرانی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی و ئەندامی شاندەکە دوای کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند باسی ڕیفراندۆم و بڕیارەکەی پەرلەمانی عێراقیان کردووە بۆ داگرتنی ئاڵای کوردستان لە کەرکووک و ڕێککەوتون بەردەوام بن لەسەر گفتوگۆی زیاتر. لەگەڵ سەرۆکی پەرلەمان دوو بابەتمان تاوتوێ کرد. یەکەم ڕیفراندۆم، ئەوە مافی هەموو گەلێکە و گەلی کوردیش مافی خۆیەتی ڕیفراندۆم ئەنجام بدات. ئەوەش بمانای ئەوە نییە کە کاتێکی دیاریکراو دانراوە بۆ ئەوە یان هەر بڕیارێکی درابێت بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم. بابەتی دووەم بڕیارەکەی پەرلەمانی عێراقە. گوێبیستی ڕوونکردنەوەی سەرۆکی پەرلەمان بووین لەو بارەیەوە و گەشتینە ڕێکەوتن تا گفتوگۆی زیاتر بکرێت لەو بارەیەوە تا ئەو لە دوانانە بگۆڕێت کە بەهۆی بڕیارەکەەوە دروست بوون و چیتر بڕیاری بەپەلە نەدرێت و کێشەی زیاتر دروست نەکرێت. عەدنان موفتی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و ئەندامی شاندەکە لە دوای کۆبوونەوەیان لەگەڵ ڕەوتی سەدر ڕایگەیاند ئاڵای کوردستان لە کەرکووکدا ناگیرێت و گەلی کوردستان و سەرجەم لایەنە سیاسیەکان ڕازی نابن بە داگرتنی ئاڵای کوردستان و دەبێت ڕێگایەک بۆ ئەوە بدۆزنەوە. بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەران ئێمە بە هەڵەی دەزانین جگە لەوەشە کەم و کوڕی زۆری تێدایە لە ڕووی یاساییەوە بردننی جۆری دەرهینانی ئەو بڕیارە بە تاکید بەردەوام ینی بەدواچونمان کردووە لەو هەنگاوانی دوای ئەوە کە جۆبیستی ئەوەش بوون کە هەندێک هەوڵ هەیە بۆ ئەوەی لە پەرلەماندا کارێ بکەن ینی بۆ هێوەکردنەوە دەمانەوێت لەگەڵ یانە باسی بکەن. سەرۆکی پەرلەمانی عێراق کە فراکسیۆنە کوردستانەکان بە هۆکاری سەرەکی دەزانن لە دەرکردنی بڕیاری داگرتنی ئاڵای کوردستان لە کەرکووک دەڵێت پەرلەمان هەوڵ دەدات لە ڕێگای گفتوگۆ و بەشداری هەموو لایەنەکان ئەو کێشەیە چارەسەر بکات. گفتوگۆیەکی بنیادنەر و بەرهەمدارمان ئەنجامدا و پێمان ڕاگەیاندن پەرلەمانی عێراق هەوڵ دەدات لە ڕێگای گفتوگۆ و بەشداری هەموو لایەنەکان ئەو کێشەیە چارەسەر بکات بەبێ هەڵاواردنی هیچ لایەنێک و پێکاتەیەک. هەر کێشەیەک لە ماوەی ڕابردوودا ڕوویدا بێت لە ڕێگەی گفتوگۆ چارەسەر دەکرێت. سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم لە گۆشەیەکی دیکەوە لە بڕیارەکەی پەرلەمانی عێراق دەڕوانێت و دەڵێت بڕیاردان بە زۆرینە و کەمینە مانای وایە تەوافق پێشێل کراوە و ئەوەش کێشەیەکی تازەیە. تەوەری سەرەکی چووکە کێشەی تر هەیە. ئێمە کێشەمان هەیە لەگەڵ ئەو بیرڕای کە هەیە لە ئیستا لەمێ لە بەغدا کە باسی کەمینە و زۆرینە و بڕیار بە کەمینە و زۆرینە ئەگەر ئەوە سیاسەتی تازە بێ لە بەغدا ماناوێت ئەو مەفهومەی کە هەیە تا ئێستا هەبوو پەیوەندی هەبوو بە تەوافق ئەوە نامێنێەوە و کێشە. شاندەکەی پارتی و یەکێتی لە ڕۆژی یەکەمی سەردانەکەیاندا لەگەڵ فواد ماسووم سەرۆک کۆماری عێراق و حەیدەر عەبادی سەرۆک وەزیران و سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق و تەیاری سەدری کۆبوونەوە. بڕیارە لە دووەم ڕۆژی سەردانەکەشیاندا لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان بە سەرۆکایەتی عەمار حەکیم کۆ ببنەوە. یەکێتی و پارتی بەم دوو ئۆتۆمبیلە بە پشتی یەکەوە بە شەقامەکانی بەغادا لایەنەکان بەسەر دەکەنەوە، بەڵام شەقامی سیاسی عێراقیان کردووە بە دوو کەرتەوە. هەندێکیان دەڵێن ئەم دوو حزبی گەورەی کوردستانن و قسەیان لێ وەردەگیرێت، هەندێکش دەڵێن نەخێر لایەنەکانی دیکەش گرنگن. ئومێد محەممەد ئێنارتی، باغدا.